ظهران بخير بن لم فيديو دا باسي OP دكين Object Oriented Programming بجوي راست خب بتين اشتكان تطبيقين ل C++ دا سرتا بابزانين لروي ثيوريوا لروي نظريوا بزانين OOP تيا OOP واتا Object Oriented Programming بابين دس بكين Why do we need object-oriented programming؟ لبتسي ما بيستن با OOP ياخد object-oriented programming اما بخوي OOP قشي بيدرا لبر او سنوراني كوا لبروغرامينج لغويتشي بابلين لبروغرامينجي بيرشوتر همان بو لبروي لبيرشوتر لبروغرامينج سبكاردهاد يرغاق بكاردهاد بيدو قطرا procedure programming programming تنكشيه چي هبو تن سنوري چي هبو لبردم دا بويا تیان کرد هستن او پیان گەشە پێدا خۆی بگومان C++ لە C وەرگیراوە C پرۆگرامی کە تەنها لەسەر procedural programming نیش دەکا بەڵام C++ OP بۆ زیاد کرا ئەوتا object oriented programming ئێستا لەم سڵایدانە داهاتوو باز دەکەین کەەوە جیاوازی نێوان procedural programming تیا لەگەڵ OP و OP لە بۆچی سوودی هەیە ولا بۆچی باشە کەوا بەکاری بینین لە ئاپلیکیشنەکەمان لەبۆی بزانین کەوا سوود و تەقدیری OP بزانین پێویستە سەرەتا لە چی بگەین پێویستە بزانین ئەو سنوور و ئەو شتانە چ بوو کەوا لە باڵین پرۆگرامی لەنگویجی پێشتر بەکاردەهات ئەو حادەتە تەقلیدی و ئەوانەی پێشتر چ بوو کەوا بەکاردەهات وەکو گوتمان پێشتر procedure oriented programming بەکاردەهات یا هەڵ procedure programming أبون منك هذيك الزمان كاني C, Pascal, Fortran and similar languages وروها تزماني ديكا تيام بكارده هنا procedure پشتیان دبست پشت دبستن با procedure programming هر statementك ل procedure programming هر statementك كهلا ينقل كود كي أمدي نسين واسطة خو بكمبيوتر دره كرداري عم أنزام ده بون منا هند input مامده يعني داول user دكين هندك شو داخل كا بۆمە هەندێک ژمارە زیاد بکە لە پاشان ئەمەلێکی بکە ئۆپرێشنەکە بکە لە سەرنجام بدە وەروها لە کۆتاییدا بۆ منە دەتوانین باڵین دیسپلی داتاکانمان بکەین ئاوتپوتەکە پرینتی ڕێزەڵتەکە ئەنجامەکەی بکەین کە لەسەر ئەو ئینپوتانە ئەنجامماندا با بڵین پرۆگرامەکەمان لە پرۆسیجر پرۆگرامینگ پێک دێت لە چ پێک دێت لە مەجموعە ئینسترۆکشنە ڕەنماییەک یعنی procedure programming پێک دێت لە مەجموعە ڕەنماییەک لە یەک لە دوایەک هەرێک وڵاینی خۆی هەیە دەڵێتە کۆمپیوتەرەکەی وەمە ئەو شێوازە بەو شێوازە ئەم کارە نەبکە بۆ سەرەتا ئینپوتە وەگرە لە پاشان کرددارێ سەرنجامدا لە پاشان خەزنی کەرەنە ئەو شتە وە لە دواتردا بۆ منە لە بۆم تەواکە و ئەو شتم بە یوزەر ئەوڵێن لە بۆم دیسپلەی بکە بزانە ئەرێک لەو شتانە لە procedure programming چ بەکاردێت division into function با بڵێن دابشکردن لە بۆ function واتە ئێمە بە functionیش دەکەین واتە پرۆگرامەکەمان پێک دێ لە چەند پارچە فانکشنێک لە procedure programming واتە کۆمەڵە فانکشنێک کەوا هەرێکە و بە شێوازێک دانراوە هەیتمان و هەر کاتێک پێویستمان بێ کۆڵیان دەکەن و بانجیان دەکەین بەکاریان دەهێنێ لە ناومەیندا وەکو دەبینی بزانە مین پرۆگرامەکەمانە ئەوەش بزان لێرە فانکشنێک ترمانە هەرێک لەو فانکشنانەوە بان کردووە هەرێک لەوانە بەو شێوازە پەیوەندیان لەگەڵێک هەیە و وەڵا کۆڵکرانە و کەواتە بە ئەم procedure programming بیتێ لە کۆمەڵە پارچە پرۆگرامە کەوا بۆ شێوازە ئەو کراوەتە زۆر پەیوەندیان بێگون نییە چۆن بڵێ هەرێکە و بە شێوازێک دروست کراوە لێ دووبارەبوونەوەی زۆر تێدایە چۆن بۆ تۆ فانکشنێکت دەبێت ئەجارە فانکشنێکی تر دروست دەکەیتەوە دەتەوێت تەنها کەمێک دەستکاری بکەیت تۆ دەبێت چی بکەیت تۆ دەبێت فانکشنێکی تر دروست بکەیت دووبارە ئەو کۆدێکەوە هەمووی بنووسێەوە بەڵام لە دواتر لە ئۆپیدێن ئەو کێشەمەوە چارەسەر دەکا بەهۆی پێدانی میراتگر توانی میراتگیری بەکاربێنی inheritance ئەو کێشەمان بۆ چارەسەر دەکا بەکارهێنانی کۆدی دووبارە زۆر لەمان ئاسان دەکا بەبێ ئەوەی بین هەموو کۆدەکە بنووسینەوە بە شێوازی زۆر ئاسان ئەو شتەمان لە بۆدا بین دەکا لێرەدا هەندێک با بڵێن دراوباکی یاخود دیزەدڤانتیجی یاخود لایەنە خراپەکانی procedure programming ئەوەیە بۆ منە تۆ ئێمە هەر فانکشنێک لە procedure programming کەوا هیتمان ئەکسێسی تەواوی هەیە لەسەر global variableەکانمان بڵین variable یاخود گۆڕاوە گشتەکانمان
وەرەوە گەڵنەوە کە پرۆگرامێکی نوێ دێ کەسێکی نوێ دێ ئیش لەسەر ئەو کۆدە دەکات ئەو پرۆگرامە دەکات دەتوانی بۆ لەوانەی بەهەڵە دەستکاری ئەو فانکشنانە بکە و داتایەکان بگۆڕیتن و بەهەڵە شت داخل بکە و پرۆگرامەکە بەڵێن کراش بکات. وەروها شتێکی ترکەوە باش نییە لە پروسیجر پرۆگرامینگ ئەو ژەوەیەکەوە داتاکانمان ئەکسسیان هەیە لە فانکشنێکەوە بۆ فانکشنێکی تر واتە دەتوانم لە فانکشنی بە فانکشنێکی تر دەتوانم داتاکان دەستکاری بکەم لە بەرەبەری ئەو داتایانە کەەوە هەنا پارێزراو نینە. وەروها بە تایبەتی کاتەکە ئێمە پرۆگرامی گەورە دەنووسین ئەو کات دەبتە مشکلێکی زۆر گەورە هەتاوەکو بزانین ئەمە داتایەکان لێک جودا بکەینەوە کام داتا لە بۆ کام فانکشنی بەکاردێ ئەو کات داتای دووبارەمان زۆر دەبی چەندین جار دەبێت داتای ئەو دروست بکەین کاتە لاینی زۆرمان دەبێت لاینی بێسوود کەەوە بەتەنها دووبارە کراوەتەوە لە بۆ مەبەستی جیاوازتر. وەروها ئەگەر بۆ کاتێک داتایکی نوێمە هەبی بمانی ئادیکەین پێویستە هەموو فانکشنەکان دەستکاری بکرێن هەتاوەکو ئەو داتایە بتوان ئەکسس بکرێت لە نێوان ئەو فانکشنانە. وەرە بەعام پروسیجر پرۆگرامینگ بڵێن شتێکی وەکو بڵێن لە بۆ does not model real world problem variable بڵێن کێشەکانی حقیقەتی جیهان بە تەواتی چارەسەر ناکە یاخود تۆ بڵێ شتێکی زۆر پراکتیکال نییە دەتوانی بەکاری بینی وەروها بەڵام لە ئێستادا لە جیهانی مدرندا زۆرمە بەکارنایە زۆر پشتی بەنابەسترێت هەرەوە پی زیاتر پشتی بەدەبسترێت لە بەرەوەی چەند لەبەر ئەو دراوباکانی ئەوخۆ ئەو ئەدڤانتیجانەی کەوا ئۆپی هەیتی. پروسیجر پرۆگرامینگ خاصیتەکانی چ دەکا جەخت دەکاتەوە لەسەر ئەنجامدانی شتەکان ئەلگۆریدم پرۆگرامی گەورە دەبی دابش دەکرێنە سەر چەند پرۆگرامی بچووکتر کەوا پێ دەگوتر بۆنە پێ دەڵێن فانکشن واتە پێک لە مەزما فانکشنە بۆ مانایشتر زۆربەی فانکشنەکان داتایەکان لە نێوانێکدی شێر دەکەن گڵۆبال داتایەکانیان دەتا گشتەکانیان خۆ ڤاریبڵە گشتەکانیان شێر دەکەن داتایەکان لە نێوانێکدیا بڵێن جۆڵە دەکەن بە فانکشنەکان بڵێن داتایەکان لە یەکێکەوە بۆ گەشت دەگوازنەوە هەروها دیزانی پرۆگرامەکە تاپ داون ئەپڕۆچە تاپ داون ئەپڕۆچ مەبەستی لەوەیە سەرتا شتە گرنگەکان ئەوانەی زۆر ئەساسیاتن دەکەین دواتر شتە ویتکان دەکەین لە پروسیجر پرۆگرامینگ. Object Oriented Programming یاخود OOP ناسێنرا لە بۆ هەتاوەکو لە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کەوا لە پروسیجر پرۆگرامینگ ئەو ڕێگەمە بەکاردێنیان توشمان دەبوو لە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە و پەرەپێدانی پرۆگرامینگ هاتە کایەوە. بۆ نمونە چێ بۆ نمونە ریزەبڵری و مینتەبڵری ریزەبڵری با بڵێن زۆر بەکارهێنانەوەی کۆد و نووسینەوەی لاینی زیادە و دووبارەکردنەوەیان ئەو کە پرۆگرامەکەت بەرەبەر گەورەتر دەکەوت وەروەها با بڵێن زیاتر شوێن دەگرێت لە میمۆریدا بەڵام لەوە پیش تەکەوە دەکە کەمتربی چکە کاتەکە دێکۆدەشی تر بەکاربینیەوە تەندەها کۆت هەیە زۆر بە ئاسانی توانین بەکاری بینەوە دۆتکەوە لە باز دەکەین لە ڕێگای بەکارهێنانی وتمان inheritance وەروها لە ڕووی چاکردنیشەوە مینتەبڵری بە بڵێن کاتێککە دەتەوێت مینتینی بکەی شتێکی چاکەی یان شتێکی بگۆڕی یان ئەسڵەن تەنانەت لە بۆ ئیرۆڕیش زەحمەترە لە پروسیجر پرۆگرامینگ بەڵام لە ئۆپیدا ئەم شتە زۆر ئاسانترە و بەعام فکری ئۆپی چییە بە بڵێن فەندەمەنتەڵ ئایدیە فکری سەرەکی ڕێیسی ئۆپی ئەوەیە کەوا چ دەکات داتایەکان و واروها فانکشنەکان با بڵێن مێثۆدەکان کە پێدەوتر مێثۆدیش مێثۆد خود فانکشن و داتایەکان بەڵێن ڤاریبڵ و معلوماتانی کەەوە هەیە چی لێ دەکا بە شێوازێکی ئەمەلی وای لێ دەکا دەیکات بەیەک یونت واتە هەمووی بێک و کمباین دەکا تێکەڵ دەکا دەیکاتە یەک یونت بۆ نمونە ئەو یونیتەش پێ دەگوترێت کە دەیکات یەک یونت ئەو یونتە پێ دەگوترێت ئابجەکت کەواتە ئەو یونت یاخود ئەو ئابجەکتەکە بەکاردەهێنین هەم داتا و شتەکانی لێناوە هەمیش فانکشن و مێثۆدەکانێکی لێناوە لە ئۆپیدا با بڵێن کێشەکان دابشکرایە بەسەر چ دابشکرایە بەسەر کۆمەڵێک ئینتیتی ئەو ئینتیتیانە پێیان دەگوترێت ئۆبجەکت کەوا
لا نێوان بڵێن ئەو فنکشن و کەوا پێگاتن لە فنکشن و داتانەیەکەوە لە ناویانە کەواتە ئابجێکت یاخود ئینتیتی ئەوانە مەبەستی هەمان مەقسەدە هەمان مانای هەیە. It ties the data more closely to the function that operate on it. بابلين تدكات داتاکانمان بە شێوازیش نزیکتر بە فنکشنەکان ڕەبط دەکات تاوەکو ئەو فنکشنان ئیشیان چیە داتاکان هەیە بەڵام فنکشنەکان ئۆپڕێتی لەسەر داتایان دەکەن بۆ شێوازێکەوە خۆمان دایدەڕێژین. وەروەها یەک لە سوودە هەرێک گرنگەکانی ئۆپیەوەیە کەوا یاخود ئەو فیچرانێکەوە تایبەتمەندانێکەوە پێشکەشی دەکەویژەوەیە کەوا داتایەکانمان دەپارێزی لە دەستکاریکردنی هەڵا بە شێوەی ئاکسیدەنتەڵی باوە بە شێوەیەکی هەڵا بە ئەگەدار نییە غەڵەتێک دەکا دەستکاری داتایەکە دەکەوت لەوانەیە ئەکسێسی بیتن و تێکی بدا بەڵام لە ئۆپیدا ئەمە دەپارێزیتن واتە ئێمە تەنها لە ڕێگەی ئەو فنکشنی و کولرش باس دەکە تەنها لە ڕێگەی ئەو فنکشنی و ئەو کە لە ناو کلاسەکەی هەیتمان یاخود ناو ئابجێکتەکە هیتمان دەتوانین ئاکسسی ئەو داتایانە بین بەڵام لە دەرەوەی ئەوەدا کەس ناتوانێت دەستکاری داتایەکانمان بکەین کەواتە داتایەکانمان پارێزراون. وەروها گفتگۆکردن لە نێوان ئۆبجێکتەکان چکە ئێمە توانی کۆمەڵ ئۆبجێکتێک دروست بکەین کەوا دەمانەوێت لە ڕێگەی چی ئەنجام دەدرێت لە ڕێگەی فنکشن نەک ڕاستەوخۆ کەواتە لە ڕێگەی فنکشن ئەنجام دەدرێت لە نێوان گفتگۆی نێوان ئۆبجێکتەکان. بۆ شێواز دەبینن ئەوە مەزموع ئۆبجێکتێکە بۆ شێوازە هەر ئۆبجێکتێک لە چی پێک دێ هەر ئۆبجێکتێک داتای خۆی هەیە و مێمبەر فنکشنی خۆی هەیە و بەو شێوازە مێمبەر فنکشن مەفرم مەبەستی لەوەیە زیاتر لە یەک فنکشنمان هەیە بۆ نمونە هەندێک لێرە خاصیتەکانی ئەڵێن ئۆپی باز دەکە characteristics جەخت دەکاتەوە ئۆپی لە جەخت دەکاتەوە لەسەر داتا زیاتر لەوەی کەەوە لەسەر پرۆسیجەر ئەو پرۆگرامەکان گوتماندا بەشکرێتە بەسەر چەند ئەنتیتێک کاوا پێ دەگوترێت ئۆبجێکت وە داتا سترکچەرەکان بڵین پێکاتی دەتایەکانمان بە شێوازێک دیزاین کراون کەوا لەسەر چی لەسەر ئۆبجێکت ئەو فەنکشنەکان بە بڵین داتایەکان ئیزەش داتایەکان دەکەن ئەو عملیاتیانە دەکەن ئەو ئۆپەرێشنە لەسەر ئەنجام دەدەن بێکۆگریان دەدەن کەوا ئێمە پێویستمانە و داتایەکانمان هێدن دەکەن دەشارنەوە و وەروها کەوا ئەمەش وای لێ دەکا نەتوانرێت ئەکسێسی هەبی داتایەکەمان لە لایەن ئەکستەرنەڵ فەنکشن ئەو فۆکشنانی دەرەوە تەنها لەنێو فۆکشنانی ناوە دەتوانین داتایەکانمان ئەکسێسی بن. وەروها ئۆبجێکتەکان با بڵێن لەگەر یەکوتمان گفتوگۆ دەکەن ڕێگەی فەنکشنەوە و وەروها هەر کاتێک ویستمان داتای نوێی زیاد بکەین یاخۆ فەنکشنی نوێ توانین بە ئاسانی ئادی بکەین بە هەر شێوازێک لە کاتی پێویستە. وەروها ئەوە پێچەوانەی پرۆسیجر پرۆگرامینگە فاڵۆی چتەکە لە ڕووی دیزاین و پرۆگرام دیزاینەکەی بارم ئاپ دیزاین کە لێرێ بارم ئاپ دیزاین بە کورتەکەی بارم ئاپ دیزاین وەستی لەوێ لە خوارەوە بۆ سەرەوەیە دیزاینەکەی مەبەست لە خوارە بۆ سەرەوە چیە مەبەستی لەوەیە سەرتا شتە ئەساسیەکان تعدیل دەکرێت و دروست دەکرێن و چای دەکەین دواتر بەرەبەر دەچینە سەر شتی معقەتتر و شتە کۆمپلێکسەکانی تر لە خوارەوە لە سەرەوە دروست دەکەین کەواتە سەرەتا شتە ئەساسیەکان دواتر شتەکانی ترکەوە کەمێک بڵێن تێکەڵ و کامپلێکسترن. ئەوی کار زۆر گرنگە لێرەدا basic concept of OOP با بڵێن بابەتە ڕێسمیەکانی گرنگەکانی واروها با بڵێن بناغەکانی OOP چیە برتین لە بابەتانە object دومیان class سێمیان data abstraction و data encapsulation یاخود زۆر ئەو پێ دەگوترێت تەنها abstraction ئەوەشە encapsulation و پێنجەمە inheritance واتە میلادگری polymorphism dynamic binding message binding ئەم دوی خوارەوە هەفتم هەشتم زۆر گرنگ نییە ئەمەش با بڵێن پێویست ناکە باسی بکەین چکە هەر ئەوانی ترمە باس کرد تقریبان دەکا باسیویشمان کردێ بە شێوەیەک ناڕاستەخۆ بەڵام ئەوانەی کەوا زۆر گرنگن بریتە لە object class data abstraction data encapsulation inheritance و polymorphism. objectەکان یاخود object بریتە لە basic runtime entity of object-oriented programming بریتە لە basic runtime entity کەوا با بڵێن دەلالە لە چ دەکەن دەلالە لە کەسێک
یاخود شوێنێک یاخود ئایتمێک دەکەن لە پرۆگرامەکەوان کە پێویستە هاندڵکرێ بۆ نمونەتە نمونە لەسەر ئۆبجەکت نمونە بۆ نمونە سیارە بۆ نمونە ئە کار چی هەیە و سیارەیە سیارە چیە کار ئەکار بۆنە سیارەیەک چیە بریتە لە ئۆبجەکتێک ئەو ئۆبجەکتە چی هەیە بۆ منە مۆدڵی هەیە مۆدلەکەی وەروها ساڵی دەرچوونی با بڵێن وە ڕەنگەکەی وەروها بوون هەندێک فانکشنی یاخود مێثۆدی یاخود behavior ئەگدار بە method function behavior بە هەمان مانادێن هەمیان یەکشت دەکردنەوە بۆ مێثۆدی ستارتی هەیە و نیان سیارەکە کاتێک دەست پێ دەست بۆ ڕۆشتن دەکات move کاتی جۆڵەکردن و کاتێک دەوەستێت بۆم نەگەر شتێک ڕوویدا خەلێک لە سیارەکە لەوانی ڕاوەستێ شتێک سوتام کێشێک هەبوو لە سیارەکە لەوانەیە ڕابۆستی هەرێک لە فۆکشنانە و بە شێواز دەکاتە ئۆبجەکت نمونە سیارە یاخود ستیدن قوتابی یاخود دەکرد هەر شتێکی تر بێت کەواتۆتانی فکرێت کاتە ئۆبجەکت بریتە لە شتێک لە بە بڵین لە تەنێک یاخود دەکرێت کەسێک بێ یاخود شوێنێک بێ کاتۆ پێویستە و لە پاشان کە ئۆبجەکتت هەبوو تو پێویستە چی دروستکە ئۆبجەکتە داتای تایبەت بەخۆی هەیە خۆ سیفاتی تایبەتی بەخۆی هەیە ئەو داتا و سیفاتانەکەەوە لێرە باسی دەکەین پێی دەگوترێتی لە پرۆگرام پێی دەگوترێت properties وەروەها ئەو ئیشانەیەکەوە ئەو سیارە یاخود ئەو تەڵەبەیە دەبی کە ونە بۆمە تەڵەبە دەبی تاقیکردنەوە ئەنجام بدەونیە دەبی ئەمە محەدلی تەڵەبەکان دەربینە ئەو شتانە کە عملیە ئەم شتانە پێی دەگوترێت method یاخود بە بڵین function یاخود behavior با بڵین بریتە لە behavioری ئەو ئۆبجەکتێ لێرەدا دەڵێ چی دەڵێ کاتێک کە پرۆگرامەکە بڵێن ئەکسیکیوت دەکرێت بەوانە چکڕان دەکرێت ئۆبجەکتەکانمان لێگەرێکدی پەیوەندی دەکەن ئینراکت دەکەن بەناردنی نامە و داتا لە بۆ یەکتر بۆ نمونەکەشی نایێت دەڵێ بۆ من کەستەمەرمان هەبێت مشتریەکمان هەبێت لەگەر ئەکاونت لەگە ئەکاونتێکمان هەبێت ئەو کات چی ڕوودات کەستەمەرەکە یەکێک لە ئۆبجەکتەکان لەوانەیە نامەیەک بنێرە لە بۆ ئەکاونتی چکە داوای ئەکاونتی دەکا ئەکاونتی خۆی بۆ منە ئەکاونتی چ لەوانەیە ئەکاونتی بانک باڵانسبی بەڵێن باڵانسی بانکایە چەند بڵێن باڵانسیمە لە بانکدا بە شێوازە ئۆبجەکتەکانمان لەگەڵ یەکدی بە ڕێگەی نردنی مێسج دەتوانن مامەڵە لەگەڵ یەکدی بکەن و هەر ئۆبجەکتێک چی تێدایە وتمان باسمان کرد لای داتای خۆی تێدا وەروها کەندێک کۆدی تێدایە لە بۆ دەستکاریکردنی ئەو داتایە واتە بەمانە شتە فۆکشنمان هەیە تاانە ڕێگە فۆکشنانە ئێمەوە دەکەین توانین دەستکاری ئەو دەتانە بکەین وە دەتوانین ڕێگە بگرین لەر سەرچاوەیەکی دەرەچی بێجگە لە کلاسەکەی خۆمان یاخود بێگە لە کلاسەکەی خۆمان دەستکاری داتایەکانی ئەو ئۆبجەکتی بکە بە شێوازش ناڕاستەوە خۆ تەنها دەبێت ئەو فۆکشنانێکەوە ئێمە دەینووسین دابنی دەکەین بتوانن دەستکاری ئەو داتانە و یاخود ئەو سیفات و پراپرتیانەی ئەو ئۆبجەکتە بکەن classes بەبزین class چیە class چیە class بریتە لە user defined data type and it behaves like built-in types of programming language class بام ئێمە کیوەردی کلاسمانەیە کە بەکاری دێنین سەرەتا پێشەوەی هەر ئۆبجەکتێک دروست بکەین خۆی ئۆبجەکت بریتێ بە بڵێن لە کلاسێکەوە دروستکراوە سەرەتا ئێمە دەبێت کلاس بکەین بە بەکارێنی کلاسی کیوەرد کلاس کیوەرد کلاس بریتە بریتین کلاسەکان بریتین لە user defined data type واتە داها data type بە کلاس بەڵام چێ user خۆی دیفاینی دەکات واتە ئێمە خۆمان ئەو داتا تایپەمان ئەو گۆڕاوەمان ئەو جۆری داتایەمان دیفاین کردەوە واتە جۆرێکی تایبەت داتایە کە خۆمان بە جۆری پێویستی خۆمان دروستی دەکەین و هەروەها تعریفی دەکەین و وەروها ئەو مێثۆد و ئەو فەنکشن و ئەو پرۆپرتیانەی لە بۆ دیاری دەکەین کەەوە ئەودا ئەو بڵێن ئەو هەر ئۆبجەکتێک لە کلاسی پێویستە هەیبی ئەڵێ ئۆبجەکە چی لە خۆ دەگرێت ئەڵێن کۆد لە خۆ دەگرێت بێگومان لەگەڵ داتا کەوا which can be made user defined type using class بێگومان وەکوتم بەهۆی بەکارهێنانی کلاس دەتوانین ئێمە ئەو جۆری داتا تایبەت بە خۆمان دروستکەین وەکو ئێستا چۆن ئێمە ئینتیجەری ئەکسمان هەیە ئینتی ئەکس واتە دات ئەکس چیە ڤارێبڵەکە ئینسیە جۆری داتا تایپەکەیە ئێمەش دەتوانین جۆری داتاپی خۆمان دروست بکەین بۆی بەکارهێنانی کلاس بۆ منە کلاسی کار کلاسی سیارە ئەو کات
دواتر پاشەوەی کەەوە مێثۆدەکان و پراپرتەکانی ئەو کلاسەمان دیاریکە کلاسی کار لە پاشان ئێمە لەناو مین پرۆگرامەکەمان دێن چ دەکەین دێن چۆن بڵین داتای بتابەت بخۆوان دروست دەکەین جۆری داتاتەپەکەمان چیە بریتە لەو ناوەی کەوا لە پاش کیوەردی کلاس نووسیتم بۆ نمونە دەنووسم کار کە کارم نووسی ئێستا جۆرە نانووسم int x نا دەمەوێت جۆریشتی دروستکەم بۆ نمونە کار لە پاشان کار یەک یان کاردوو بۆ شێوازە ئێستا کارێک یاخود کاردوو بریتینە لە ئۆبجەکتێک لە کلاسی کار واتە بریتین با بڵین لە چۆن بڵێ گۆڕاوێکی تر بەڵام لە چی لە جۆری سیارە نەک لە جۆری ئینتیجار یاخۆ دەبڵ و هەرێک لە ڤارێبڵ ترێکەوە هەمان بوو ئۆبجەکت سێ ئۆبجەکتەکان بریتین لە ڤارێبڵی کلاس وەکو چۆن دەرین ئینتی x ڤارێبڵەکەیە بەڵام ئینتەکە داتا تایپەکەیە کاتێککە دەڵێم کار یەک ئەو وەختی ئەو کارە بریتە چۆن بڵێن لە داتا تایپەکە کەوا کلاسەکەیە بەڵام کار و یەک بریتە لە ئۆبجەکت بەڵام چێت لە ڤارێبڵی کلاسە. Once a class has been defined, we can create any number of objects. بگومان کاتێک کە پاشەوەی کاوە کلاسەکەمان دروست کرد دەتوانین ئێمە چەندەها ئۆبجەکتمان بوێ لەسەر ئەو کلاسی دروست بکەین. ئەوەکو int دەتوانێت توانانی چەندەها ڤارێبڵ گۆڕاو دروست بکەیت لە جۆری data type integer ئەمەش بە هەمان شێوە. A class is a collection of objects of similar type. بگومان ئێمە دەتوانین با بڵین ئۆبجەکت دروست بکەین ئۆبجەکتی کلاسێک دروست بکەین بۆ کارە نێو سینتاکسە. گریمان کلاسەکە دروست کرایە هەر ناوێکی هەبێت کەشەنە لە پاشەمانی ئۆبجەکتی دروستکەین لەو کلاسە چۆن دروست دەکەین دەنووسین کلاس نەی سینتاکسەکەی تێک ناوی کلاسەکەی کاو دروستمان کرد بوو بۆ منە کلاسی کار بێت لە پاشان ئۆبجەکت یاخو ستودنت بێ بڵێن گریمان ستودنتە کلاسەکە لە پاشان ئۆبجەکت نێم ناوی لێ بنێ لە ئۆبجەکتەکەوت گریمان ستودن یەک بەڵام ئەوی ئێرە مەرجە دەبی ئەو ناوە بیکەوە لە کلاسەکەی دروستت کردووە لەسەرەوە کەوا لە کلاسەکەی دروست کردووە تریش لە بڵێن لە بەعملی ئەم کۆدانە بڵێن بەکاردێنی دروستیان دەکەین و چۆنتوانین کلاس دروستکەین و ئۆبجەکت هەرێک لەوانە و هەروەها ئەکسێسی هەرێک لە پراپرتەکان بین و چۆنتوانین تەبعیان بکەین چۆنتوانین بۆهی فانکشن دروست بکەین کەوا دەستکاریان بکاتن ئەو داتایانە بۆ شێوازێکەوە خۆمان دەمانەوێ و هەروە بیان پارێزین هەرێک لەوانە بەعملی بە پراکتیکەڵ باسییان دەکەین لێرەدا گەڕوونی بکاتەوە کلاس نێمەکە چییە بریتی لە کلاس کە ئۆڕەدی دروست کرایە بەڵام ئۆبجەکت نێمەکە ناوی ئۆبجەکتەکەی any user define بریتێ هەر ناوەکەوە یوزەرەکە بڵێن دیفاین دەکات لەکای دروستکردن بۆ نمونە ئەگەر ستودنت کلاسەکە بی ئەو کات دەنووسم ستودنت بۆ ڕامشام ئێستاکە ڕامشام ئەوە کردی ئەوەش وەکو ئینتا لە نێوەکە دوو ڤارێبڵان دروست دەکرد لە جۆری ئینجا لە جۆری دەبڵ هەرێک لە جۆرانە لە نێوانی پارێزەمان دادەن ئەگەرمان بە دوو ڤارێبڵەتە نیشتێک لە هەمان زۆر دروست بکەین نیشەڵایز بکەین بۆ شێوازێر دەتوانانی بنووسین ستودنت ڕام شام واتە دوو ڤارێبڵ دروست کرد یاخود دوو ئۆبجەکت دروستکەمە لێرە پێی دەڵێن نەجاتی بڵێن ڤارێبڵ پێی دەڵێن ئۆبجەکت دوو ئۆبجەکتم هەیە یەکەیان بە ناوی ڕامە کەچیان بە ناوی شامە هەردووکیان لە هەمان جۆری کلاسن کلاسی وەکو گوتمان داتە تایپە ئەجێت بین داتا تایپ دەرین کلاس جۆرەکە لە داتە تایپ کەوا بە خۆمان ئێمە جۆرەکانی داتا و پرۆپرتەکانی دیاری دەکەین لە student. In example Ramen Sham are name of objects for class student بگومان نامشان بیتی لە ناوی ئۆبجەکتەکان لە بۆ کلاسی student we can create any number of objects for the class بگومان